لەگەڵ ئامادەکردنی چایەکی گەرم بۆ فەرمانبەران و هاوڵاتیانی نێو فەرمانگەکەی دەردەدڵی خۆیم بۆ دەکات لەبارەی چاوەڕوانی چەندین ساڵەی بۆ وەرگرتنی پارچەیەک زەوی. مامبەکر تەمەنی 56 ساڵە و نزیکەی 20 ساڵە فەرمانبەری حکومەتە. زیاتر لە 15 ساڵە فەرمانی وەرگرتنی زەوی بۆ دەرچووە، بەڵام تا ئێستا پێی نەدراوە. لە 2005 فەرمانی زەوی دابشکردن هات، منیان مەغدور کرد لە ناو کۆمەڵەکە، هەر هەمووی ئیساکی حەزەیەکی کتابەکەش پێشانە دەم کە لە ناو ئەو ناوانە من جیاکراون و قەڵم هاتووە بەسەر ناوەکەی منە. من وەرم نەگرتووە، کۆمەڵە مناڵم هەیە، خوا ئاگای لێیە، خاوەنی دەسە خێزانم و ئیمجا 34 کوڕ مختی ژنیانە، لەبەر ئەوەی کە کەم دەرامەتم و کەوا زەویم نییە و خانووی تریشم نییە، لەبەرەوە هەتا ئیساژن بۆیان نەهاوردووە. زیاتر لە 900 فەرمانبەری حکومی لە فەرمانگە و بەڕێبەراتەکانی سنووری چەمچەماڵ لە ساڵی 2005ەوە فەرمانی وەزاریان هەیە بۆ وەرگرتنی زەوی. سەرباری ئاشکراکردنی ناوەکانیان تا ئێستا هیچ کەسیان زەویان پێ نەدراوە. هەندێکیان لە چاوەڕوانی وەرگرتنی زەویدا خانەنشین بوون و هەرشیانە کۆچی دوایی کردووە و زەویەکەی هەر پێ نەدراوە. 2005ەوە فەرمانێکم هەیە بۆ وەرگرتنی زەوی، لە 2012 دیسانەوە پێمانیان نوێ کردەوە. اینجا ئەو کەسانی کە پێشانیان نەکردەوە بە خۆی و خێزانیشی ئەستۆپاکی دێنن، ئەستۆپاکی ئەوشمان هاوردووە و بەشێک لەو کەسانی کە زەویان ئێستا تەقاعود بوون خانشین کراون زەویان وەرنەگرنەوە بۆ هینەوە ماونەتەوە. هەندێک لەو فەرمانبەران هەر لیان مردووە. فەرمانبەران دەڵێن پرسی دابەشکردنی زەوی بەسەریاندا بۆتە بابەتێکی سیاسی لای لایەنە پەیوەندیدارەکان و وەک دەستکەوتێک زۆر کات لە هەنووساتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا بەکاردێنرێت. شارەوانی چەمچەماڵیش هۆکاری دابەشنەکردنی زەوی لە ساڵانی ڕابردوودا دەگەڕێنێتەوە بۆ نەبوونی زەوی ئیفرازکراوە و ڕایشی دەگەێنن ئامادەکاری تەواویان کردووە بۆ دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەراندا. خۆشبەختانە لە ئێستا ئێمە زەویمان ئیفراز کردووە بە مەبەستی دابەشکردنی بەسەر کەمەندامانی سەنگەرۆ نەخۆشاری تالاسیما و ئەو فەرمانبەرانی کە لەو ساڵانەی پێشۆماونەتەوە هەتا ئێستا زەویان وەرنەگرتووە. ئیش و کارە هونەریەکانی ئەو ئیفرازی کە باسم کرد تەواو بووە، چەند ڕۆتینێکی بچووکی باوە لە فترەی لە ئایندەیەکی نزیکا تەواو بێ. لە ساڵی 2003 و بۆ ساڵی 2012 5,000 پارچە زەوی لە سنووری شارەوانی چەمچەماڵ بەسەر وارسی شەید وەنفالکراواندا دابەش کراون و وا بڕیارە لایەندەیەکی نزیکدا بەپێی خاڵبەتنی فەرمانبەران و ئەوانەی فەرمانی وەزاریان هەیە ڕووبەری 145 دۆنم زەویان بەسەردا دابەش بکرێت. ڕزگار جەبارێن ئارتی، چەمچەماڵ.